بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. دوای زیاتر نزیکەی 3 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاوکو ئێستا لایەنەکان لەسەر پێکێنانی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک نەکەوتن. بە میواداری بەڕێز سعدی ئەحمەد پیرە و تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان باز لە بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. گفتوگۆی پێکێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم لە نێوان لایەنە سیاسیەکان بەردەوامە. 2 ڕۆژە وەفدی دانوستانکاری پارتی لە سلێمانی لەگەڵ هەریەک لە یەکێتی گۆڕان کۆبوونەوەیان ئەنجام داوە، بەڵام تا ئێستا ئەنجامی کۆبوونەوەکان دیار نییە. سەرچاوەیەک لە نێو بزوتنەوەی گۆڕان بە پەیامی ڕاگەیان پارتی بە بەشێک لە بەرنامە چاکسازیەکەی گۆڕان ڕازی بووە، بەڵام وردەکاری کۆبوونەوەکەیان بۆ کۆبوونەوەی جڤاتی گشتی و جڤاتی نیشتیمانی جێهێشتووە کە بڕیارە ڕۆژی پێنجشەممە و سەرەتای هەفتەی داهاتوو کۆ ببنەوە. ئەندامێکی جڤاتی گشتی بزوتنەوەکەش دەڵێت شەمەی داهاتوو گۆڕان بڕیار لەسەر ئەوە دەدات کە ئایا بەشداری لە حکوومەتدا دەکات یاخود بە ئۆپۆزیسیۆن دەمێنێتەوە. ئێمە سبەینێ گوێ لە وەفدی دانوستان کارەگرین بزانین لە کۆبوونەوەکانە باسی چی کراوە تا چەند پرۆژە و کارنامە و بەرنامەکانی بزوتنەوەی گۆڕانە چێتە پێشەوە، بە دڵنیاییەوە چی لە بەرژەوەندی خەڵک بێت، چوونە ناو حکوومەت لە بەرژەوەندی خەڵک بێت. ئێمە ئەوە ڕاستپاردە ئەەکەین بۆ جڤاتی نیشتیمانی بوونە ئۆپۆزیسیۆن لە بەرژەوەندی خەڵکە. ئێمە ئەوەکەینە ڕاستپاردە. ئێمە سبەینە ناتوانین بڕیار بین، ئێمە ئەو لایەنە نین کە بڕیارەیە. ئێمە ڕاستپاردە ئەەکەین بۆ جڤاتی نیشتیمانی. هەفتەی داهاتوو ڕاستپاردەکانی ئێمە چێتە بەردەمی جڤاتی نیشتیمانی، ئەوان بڕیارێک لای یەکەرەوە کە ئەیەن بە بەشداری نەکردن یا بوونە ئۆپۆزیسیۆن. کۆبوونەوەکەی نێوان یەکێتی و پارتیش ئیجابی نەبووە. بە پێی زانیاریەکانی پەیام پارتی بە مەرجەکانی یەکێتی ڕازی نەبووە. یەکێتی مەرجی ئەوە بووە پێشتر کێشەی پارێزگاری کەرکووک و پۆستی وەزیری داد لە عێراق چارەسەر بکرێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی بۆ پەیام دەڵێت یەکێتی بۆ بەشداری لە حکوومەتدا مەرجی بۆ پارتی هەیە و دەیەوێت لە کابینە نوێیەکەدا قورسایی هەبێت و داوای بەشێک لە پۆستە گرنگەکانی کردووە. ئەزانی چیە خۆی لەسەر پۆست و لەسەر باس لە ئەوە دەکەی کە تۆ بەشداری لە حکوومەت دەکەی، دەبێ بەشداری بەرچاوت هەبێ بۆی خەڵک هەستی پێ بکات کە تۆ بەشداری لە حکوومەتی. خۆ ناکرێت تۆ هەر تەنها داوای پۆستی بچووک بکەیت و بژڵی وڵای دەبێ شوێن دەستم دیار بێ. وە شتیوانە لەبەرەوە حتمما یەکێتی نیشتیمانی داوای پۆستی باڵا دەکا و بەڵام ئەمانە دەکەوێتەوە سەر گفتوگۆ ئەگەینە چه ئەنجامێک. ئێستا گفتوگۆ بەردەوامە، حتمما دانوستاندن هەیە وەنیە ئیتر ئەگەینە کوێ ئەویان نازانم هەتا ئێستا. شاندی دانوستانکاری پارتی لە ئاستی بڕیارداندا نەبوون و تەنها گوێگر بوون لە داواکاری گۆڕان و یەکێتی. بۆ چوون و مەرجەکانی ئەو دوو لایەنەشیان لەگەڵ خۆیاندا بردەوە بۆ هەولێر و دوای تاوتوێکردنیشان پێدەچێت جارێکی دیکە کۆبوونەکان بۆ پێکێنانی کابینەی نۆ دەست پێ بکەنەوە. ماوەی 2 ڕۆژە وەفدی دانوستانکاری پارتی لەگەڵ هەریەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی لە کۆبوونەوەدایە. مەرجەکان یەکێتی هێندە قورس بوون بۆ پارتی کە نەگەیشتن بە هیچ ڕێکەوتنێک. سەبارەت بە گۆڕانیش گۆڕان دەیەوێت پرۆژەکەی نەوشیروان مستەفا بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێم جێبەجێ بکرێت. هاوکات گۆڕان دەیەوێت بەڵێنێک لە پارتی وەربگرێت کە بە دەردی کابینەکەی پێشووی نەبات. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک سعدی زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، نزیکەی 3 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە چووە. لایەنە سیاسیەکان تا ئێستا چوونەتە ناو وردەکاری پێکێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود خەریکی یاساییکردنەوەی پەیوەندیەکانیانە؟ بەناوی خوای گەورە و دلۆڤان، سڵاوم بۆ هەموو کارمەندانی کەناڵی پەیام. زۆر سوپاس و زۆر سوپاس بۆ جەنابەت کاک حەکیم. لە ڕاستیدا من بۆیە هەمیشە باسی ئەوە دەکەم کە برادرانی کە ڕێپۆرت ئامادە دەکەن بە تایبەتی کەناڵی
ملتەزیم وەکو کەناڵی پەیام مەسەن کەنالێکی ملتەزیمە حەقا وەکو کەناڵەکانی کە لاسای کەناڵەکانی کە بۆ پرۆپاگەندە دانراون نەکاتەوە پێش ئەوەی راپۆرتێک ئامادە بکە لەسەر چۆنیەتی گفتوگۆکان ڕەوەندی گفتوگۆکان لەگەیەکێ لە بەشداربووانی گفتوگۆ کە بەشداری بکە نەک بە کەفی خۆی لە کۆ بیەوێت شتێک کۆ کاتەوە بۆ ئەوی تەنها سلبی بگوازێتەوە بۆ هاوڵاتی هیچ ئەوە نییە من عین مناقەشەم بکەیت تا بەیانە من قسەکەی تۆ ناکڕم چونکە تۆ لەگەر هیچ ئەندامێکی وەفدی دانوستانکار قسەت نەکردووە راپۆرتێکت ئامادە کردووە بۆ ئەوی بڵێ ئەوە لەوێ زەحمەت بە لێ قڕز بۆ بەرجەکان و ئابوون و مەرجەکان مەرجی چی بابەوە باشی چەکەی مەرجی چی ئێمە گفتوگۆمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە دوو تەوەریتر دەست پێ کردەوە زۆر پێش ئێستا مانگێک زیاترە لەسەر مەسەلەی پێکهێنانی حکوومەتی هەرێم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی بڕیاری داوە کە یەکێتی نیشتیمانی دەبێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنامەیەکی سیاسی ئیزافە بۆ ڕێکەوتنامە استراتیژیکە لەو پێشەمان بوو لەو ڕێکەوتنامە سیاسیە ئێمە دەبی ئیشارە بکەین بۆ هەڵوێستی سیاسی هاو بەش بەرامبەر بە پێشهاتەکان لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ناوچەکە لە هەمان کاتیشدا لەم ڕێکەوتنامە سیاسیە دەربڕینێک هەبێ کە ئێمە و پارتی شەریکەتی حەقیقیمان هەیە لە بوارەکانی بەرگری ئاسایش ئابووری و تیجارەت پەیوەندیەکانی دەرەوە و دیبلۆماسیەت ئەمە تقریبان لەو بڕیارێ ئێمە لە کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی کە پێمان وابوو کۆبوونەوەیکی هەردوو مەکتەبی سیاسی زەروریە چونکە لە دوای هەڵبژاردننی بەڕێ سەرۆک کۆمار لە عێراق و بوونی دوو کاندید هەندێک ساردی کەوتە نێوان پارتی و یەکێتی نیشتیمانی پێمان وابوو ئەم ساردیە ڕەنگە زیان بەخش بێ بۆ پێکێنانی حکوومەت بۆیە پێشترێ پێویستە ئەوە تەجاوزکەین دانیشتین لەوێ پێکاتین لەسەر ئەوەی بالفعل حکوومەت فێک بینن ڕێکەوتنامەیەکی سیاسی تازە ئامادە بکەین مناقەشەکانی ئێمە لە کۆبوونەوەی هاوبەش بەدەر نەبووە لەو بریارانە و لەو ڕێکەوتنەی کە لە کۆبوونەوەکە کردمان فەرقەکەی ئێمە و برایانی پارتی ئەوە بووە مەسەلەی ئەولەویەت کامەی پێش کامەی ئەخیرن گەیشتنە ئەوەی کە بە موازی بۆ یەکتری ئەم هەیئەتێک هەبی بۆ نووسینەوەی مەسوەدەی ڕێکەوتنامە سیاسیەکە هەمیش گفتوگۆ بکرێت لەسەر شێوەی پێکهێنانی کابینەکە یعنی ئەوە هەم حەقی بڕیارەکەی سەرکردایەتی دەدرێ هەم حەقی ئەو داخوازی پارتی دەدرێ من پێم وایە ئەوەی کە باسی ئەم کۆبوونەوەی ئێمە کە دەبی ئاوا باسیکە و ئاواژ بخۆی هەر نەوعیشتکە باز بکرێ بۆ چوونێکی سەقەتە و زیان بەخش بەڵێ بەس کاک سعدی گرفتیەوەی ڕۆژنامەنووسانەوەی کە ڕەنگە بەڕێز جاروبار دیدار بکەی بەس ڕەنگە ئەندامی شاندی دانووسانکاری لایەنەکان قسە بۆ ڕۆژنامەنووس نەکە ڕەنگە دوێنێ دوو کۆبوونەوە کراوە مەسەلەن ئەمڕۆژ کۆبوونەوەی بستنەوەی گۆڕانەبان هیچ کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان نەبووە بەس سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا ئێوە هیچ کۆنگری هیچ کۆبوونەوەیەک ڕەت نەبووە بڕۆنا کاک حەکیم هیچ کۆبوونەوەیەک ناڕوە ئێمە یان دەبی قسە بکەین یان بڵاو بەلاغێک دەدەن ئەو بەلاغە بەڕاستی ناوەڕۆک و کاکڵی گفتوگۆکانە بەڵێ بەس بەلاغ کار شتێکی گشتی تێدا دەڵێن کۆبوونەوەکانی جابی بوون و لە کەشوهاوەیەکی لەبار بەڕێوە چوون و تقریبان بەلاغەکان شتی گشتی تێدایە وایە وانێ دەرێ کۆبوونەوە بەرداوام دەبێ ئێمە لەسەر ئەوە دوای پێشترێ ئەوەی خۆ ئەو کۆبوونەوەی کە کراوە جودانی لەو کۆبوونەوەی پێشترێک درێژە پێدانی کۆبوونەوەکانی پێشوە من پێم وایە ئەمە کودەتاچی و شتیوانین بڵێن لەسەر کۆبوونەوەکەی پێشترێک کودەتا دەکەین ئەوە کۆبوونەوەی کا درێژە پێدان و وردکردنەوەی کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسیە زۆر باشە بەس سەبارەت بە ئەوەی کە بەڕێز وتت ئێوە کێکەتی نیشتیمانی داواتان کردووە کە ڕێکەوتنێکی سیاسی نوێ واژۆ بکرێت پارتی دیموکراتی کوردستان ئامادەی هەیە کە پێش پێکهێنانی حکوومەت کابینێنەوە ئەم ڕێکەوتنە لەگەڵ ئێوە واژۆ من ئیشارە بۆ جەنابێت دەکەم تۆ
تۆ هەوڵداوە بیرخۆت بینیەوە ئەو بەلاغەی کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پێش هەفتەیە کرا لەوێ ئەوە نووسراوە دەرێ هەیئەتێکی تایبەت ئامادە دەکرێت بۆ نووسینەوەی بەلاغێکی هاوبەش بەلاغێکی سیاسی ئێمە شتێکی تازەمان نەکردووە تەنها ئەوەی ئیشارە کراوە جا مناقەشەکەوی لەسەر ئەوە ئەمان پێشەوەیە ئەویان پێشی ئەم وتمان نەخێر ئەو دۆ موازی بڕۆن خۆ بۆ نووسینەوە و ئامادەکردنی پرۆژەیەکی ڕێکەوتنامەی سیاسی بەشێکی زۆر لەو کارانە لە ڕابردوو ئەنجام درراوە بەشێکیان ناو ڕێکەوتنامەی استراتیجیە بەشێکیان لە کۆبوونە هاوبەشەکانی کە بۆ گەشەپێدانی ڕێکەوتنامەی استراتیژی چەند کۆبوونەوەی کراوە ئەوراقەکان هەمووی حازرن ئەم پێم وایە ئەگەر نیەتی صاف و پاک هەبێ ئەم ئیشی چەند سەعاتێکە بەڵێ بەس پارتی ئامادەیی هەیە ینی جگە لە لیژنەی هاوبەش ینی بەجددی ئەم ڕێکەوتنە لەگەڵ ئێوە واژۆ بکات پێش پێکێنانی حکوومەت ناوڕۆکی ڕێکەوتنەکە ینی چی تێدایە بۆ خەڵکی کوردستانە بۆ شتی حزبی تێدایە بەرژەوەندی خەڵکی کوردستانی تێیە ناوڕۆکی ئەوە بەڵێ بەڵێ ناوڕۆکی حکوومەت کە پەیوەندی بەوەیە دەبی ئێمە هەموو لایەکمان ئێمە داخلی هەڵبژاردنێک بووین لەو هەڵبژاردنە دروشمی سەرەکیمان هەلی کار بووە ئارامی بووە لەگەڵ خزمەت گوزاری لەبیرتەوە نییە؟ بەڵێ بەڵێ دەرم لەبیرتە؟ بەڵێ لە بیرمانەکە ئەمەیان ئەوەیان عنوانی پرۆگرامی یەکێتیە عنوانی پرۆگرامی پارتیش لە هەڵمەتی هەڵبژاردن لە پرۆگرامەکان هەبوو و ئەگەر گۆڕانیش بێ بۆ ناو ئەو هاوپەیمانێتیە ئێوەش بێن بۆ ینی یەکگرتوش کۆمەڵیش بێ بۆ ئەو ناو هاوپەیمانێتیە یەکگرتوش بێ ئەمانە هەمویان بەرنمەکانی ئەوانە کۆکرێتەوە بە چ بەرنمێک داخل انتخابات خۆفێر لە هاوڵاتی ناکەن هاوڵاتی دەنگی داوە بۆ بەرنمەیە دەبێ ئەو بەرنمەی ئەوانە کۆ بکرێتەوە بکرێتە پوختەی بەرنمەیەکی هاوبەش کە پێی دەرێت بەرنمەی کاری هاوبەش بۆ 4 ساڵی داهاتوو بۆ حکوومەتی هەرێم کە ڕەنگە باسی هەلی کاری تێدایە باسی هاوکاری نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی تێدایە باسی تیجارەت و پێشخستنی ئابووری تێدایە باسی ئەمن و ئاسایش و ئارامی تێدایە باس هەمووی تێدا دەبێت ئەوە بۆ هاوڵاتی لەم ڕێکەوتنە سیاسی کە جەنابی ئیشارەت بۆکرێ ئێمە پرۆژەیەکمان ئێمە لە ڕابردوودا ڕێکەوتنامەی استراتیجیمان هەبوو کەم پێم وایە زۆر کاریگەر بوو لە هەرێمی کوردستان چەندین ساڵ ئارامی بەخشی بەم هەرێمی کوردستان و ئاشتی بەخشی بەم هەرێمی کوردستان بەشێکی زۆری شاکارەکانی کاوڕۆ هەمانە تەسیرێک بوو جێپەنجەی ئەم ڕێکەوتنامەی بەسەرەوە دیارە ئەوەی کە ئێستا ئەمە دەمانەوێت ساڵی 2019 ئێستا ئەوە پێ ئەنێنە ساڵی 2019 گۆڕانکاری زۆر گەورە هاتووە لە دنیا لە ناوچەکە لە ناو ئێمە لە کوردستان لە ڕووی ئابووری لە ڕووی کولتوری لە ڕووی اجتماعی بۆیە ئەمن پێم وانە بەرنمەیەکی پێش 15 ساڵدا ڕێژراوە و کاری پێکراوە ئێستا ئەو ڕۆژ هەر هەمان بەرنامە بتوانێت ئەو بەرنامەی پێداچوونەوەیکی بۆ بکرێت لەو بەرنامەدا ئیشارەت دەکرێت بۆ پێکەوە ژیانی سیاسی و هەڵوێستی و هاوجیهانبینی یەکێتی و پارتی و هەر لایەنێک کەش بێوێ بێ سەبارەت بە کێشەکانی ناوخۆی کێشەکانی عێراق کێشەکانی دەوروبەرمان کێشەی کوردی پارچەکانی تێر و هەتا دوایی لە هەمان کاتیشدا پێویستە لەم ڕێکەوتنامەی سیاسیە ئیشارەت بکرێت و تاکید کردەوە لەسەر شەراکەتی حەقیقی لە بواری دیفاع یعنی پێشمەرگە لە بواری ئاسایش شورتە و پۆلیس و ئاسایش لە بواری ئابووری کە دەکا تیجارەت و اقتصاد و دارایی و لە بواری پەیوەندیەکانی دەرەوە و کاروباری دیبلۆماسی و هەر بوارێکتری کە لەم بابەتە بێتە پێشێ ئەوە تقریبان دەبتە ناوەڕۆکی یا کرۆکی ئەم ڕێکەوتنامە سیاسی کە هەیە بەڵام ئەوە خورد دەکرێتەوە ورد دەکرێتەوە چۆن مەسەر ناکرێ مەسەرەن ئێمە هەڵوێستی جیاجیامان هەبی بەتوانێت ئەو هەرێمە سیاسەتێکی هەبی سیاسەتێکی هەبی بەرامبەر بە کێشەکانی دنیا بەڵێ بەس ئەو بەمانەی مەرج نایە کە یەکێتی نیشتیمانی ئایا مەرجی هەیە یاخود هیچ مەرجێک نیە ئەم پرۆژە سیاسی خۆی
مەرج نییە مەسەلەن بۆ پێکێنانی کابینە ئەمە مەرج نییە، ئەمە ڕێکەوتنامەیەکمان لەسەر کردووە لە کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی. ئەمە مەرج نییە، تۆ دەبی ئەمە بڕۆنە لەگەڵ ئێستا لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بکەونە گفتوگۆ. کۆمەڵی ئیسلامی دەبی ئەوە لە یەکێتی قبول کە یەکێتی نیشتیمانی گۆڕانکاری بەسەدا هاتووە. گۆڕانکاریەکە یەکێتی نیشتیمانی ئەوەیە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی وفاتی کردووە جەنابی مام جەلال. یەکێتی نیشتیمانی کۆنگرەیەکی نەگرتەوە، بارودۆخێکی لە جوولەدایە لە ناو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی. بۆیە یەکێتی نیشتیمانی ئەوەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی هاو پەیمانی تکوێ دەبی تەحمولی یەکێتی نیشتیمانیش بکە و یەکێتی نیشتیمانی دەوی تەحمولی بەرامبەرەکەی خۆ بکە، چونکە ئێمە ئەمڕۆ لە بارودۆخێکدان کە هەڕەشەیەکی گەورەمان لەسەر لە هەڕەشەیەکی گەورە بە زەریبەی خوێنمان داوە نەجاتمان بۆ شەڕی داعش. من پێم وایە ئەمە پێویستی بەوەیە کە ئێمە هەموو لایەکمان خطورەت و دقت و ضرورەتی پێکەوە ئیشکردنی قۆناغە بزانین. بەس کاک سعدی وەکو یەکێتی نیشتیمانی بۆ بەشداری لە کابینەی نۆیەم هیچ مەرجێکتان نییە وەکو مەرج؟ نامەرج برام ئێمە ئەوە هەمووی خۆبەستنەوەیە بە شتێک بۆ ئەوی عرقەلە بۆ ڕێکەوتنامەیەک دروستکە یا بۆ گفتوگۆ بۆ ڕێکەوتنامەیەک دروستکە. مەرج یەکێتی نیشتیمانی ئەگەر لەگەڵ تۆ ڕێکەوتنامەیەکی سیاسی ئیمزا بکە کە من توو شەریکی حەقیقین لە بواری اقتصادی، لە بواری ئەمنی، لە بواری پێشمەرگە، لە بواری پێکەوە پەیوەندی و کاری دیبلۆماسی، لە بواری سیاسی، ئەی ئەمە ئەگەر ڕێککەوتین مەرجەکە چ دەبێ؟ معناوەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی دەبی سیمای شەراکەتی حەقی پێوە دیار بێ ئێمە تەماشاچی نین یەشکە کارەکان بکە. ئێمە لەگەڵ هەر لایەنێکتری هاوپەیمان بەیەکەوە کارەکان ئەنجام دەن، بەیەکەوە بەرنامەی بۆ دادنین، بەیەکەوە سوودەکەی لێ دەبینین. چونکە هاوڵاتی لە هەرێمی کوردستان ناکرێت دەنگ بەلایەنێک بدە ئەو لایەنە تەسیری نەبێت لەسەر ژیانی هاوڵاتی و لەسەر پاشەڕۆژی هاوڵاتی و لەسەر ئەمنێتی هاوڵاتی، لەسەر بەرگری لە هاوڵاتی. دەبی هاوڵاتی حسی ئەوەی هەبێ کە ئەم لایەنە بەڵێ تەسیری هەیە بۆیە دەنگی پێت دەمەوە بەرنامەکەیەتی. ئەگە ئەو هاوڵاتیە هەر پەسێردرێ بە دیوارەوە و ئەسڵەن لە هیچ بابەتێک و مەسەلەیەک و پێشهاتێک ڕێی نەبێ و ڕێی نەپرسرێ هاوڵاتی بۆ دەنگی پێدان. بەڵێ باشە، بەس بەرز باسی شەراکەتت کرد، ینی شەراکەتی ڕاستەقینە بەلای یەکێتی نیشتیمانیەوە چییە؟ ئەوەیە کە حیسابی بەرکەوتەی هەڵبژاردن، مەسەلەی پێگەی هێز، جوغرافیا، ینی چی بکرێت؟ شەراکەتی نیشتیمانی اینجا تێڕوانینی شەراکەت لای ئێوە سەبرکە نه من ئەزانم جارێکتر ئێمە ناگەڕنەوە 50 کۆتایی پێ هاتووە. ئەم بارودۆخە و ئەنجامەکانی هەڵبژاردن پێمان دەڵێ کە 50 نابێ. من ئەگە بە هەر نسبەتێک بەشداری بکەم دەبی ئەو نسبەتە کەمە بەڵام حەقیقیە بە نسبەتێکی وەهمی بەشداری حکوومەتی هەرێم ناکەم، دەبی شتێکم هەبێت تا دیفاعی لێ بکەم. ئەوە یەکێکیان. ئەوی دووەمیان چونکە زۆر جار ئەمە جێمان لێ دەبی بەداخەوە، یعنی من نامەوێت پۆلێمیک ئێستا پێویست ناکە، بەڵام خۆ مەسەلەی هاوپەیمانێتی بۆ پێکینانی بەڕێوەبەرایەتیەک بۆ بەڕێوەبردننی وڵاتێک کاری سیاسی فەرقیە لەگە ماتماتیک تۆ جەمعەکەی دەڵێ وڵی 15 دەنگیە فلان و سی ئەوەندە ئەوەن دەکا 56-57 ئەکسەریەتە. ئەوە تەنها ماتماتیکە، تەنها جەمعکردنە، بەڵام بۆ ئەنجامدانی کاری باش، بۆ سەرکەوتن بەسەر کێشەکان، بۆ پەرپەزدانەوەی هەڕەشەکان پێویستت بە هێزی تۆکمایە کە مقدارێک جغرافیە، مقدارێک تاریخ، مقدارێک هەڵوێست، مقدارێک هێز، مقدارێک اقتصاد و سەقافەت لەگەڵ خۆی بێنی بە دوو نەفەری تاک کە ڕەنگە بە ناوێکی زل بە ناوڕۆکێکی بۆش خۆی تەرشیع کردیە لە ئەنجامدا زۆر جار سوء ئیستیفادە لە کۆتەکان دەکرێت. کۆتا ناتوانێت ببێتە کێشەی نێوان لایەنە سیاسی گەورەکان. کۆتا بنوێنەرایەتی بەرژەوەندی ئەم پێکاتەیە دەکە کە ئەو نوێنەرایەتی دەکە. غەیری ئەوە کۆتا دەرەچێ لە سنووری بەرپرسیاریتەکەی خۆی. بۆیە من پێم وایە ئێمە غەدرەکەین لە کۆتا ڕابچێشین بۆ یەکەلاکردنەوەی کێشەکانی نێوان لایەنە سیاسیە کوردستانیەکان. باشە، بەس پێ دوای کۆتا بەکارهێنراوە لە کوردستان کێ بەکاری هێناوە؟ ئێستا
باز لەوەیەکێک کە من ئاکەیت جاروەیە محاول دەکرێت سو ئیسفادەی لێ بکرێ بڵێ جاروەیە بەڵێ ئێستا بەکار هاتوون بە بۆچوونی بەڕێزە کورسیانە ئەمە جارێ هێشتا نەکەیت هینێک سەر پێکاتنی کاری حقی و چ خلافاتێکمان نەبوو بۆی دەنگی لەسەر بدەین تا بزانین بەکارەوە ئەمانەکارەت حکم لەسەر پێش حەدەس حکم بدەین لەسەر شتێک بەڵێ لە خولەکانی ڕابردوو مەبەست مەزمونمان بینیوە بەکارهێنراون جارنا بەکار هاتووە لە تەسریحات شتا بەکار هاتووە ئەسڵن بۆش قاپەکە زۆر گەرمتر بووە لە سوپەکە بەڵێ زۆر باشە بەس مەبەستمەوە بوو کە ئێستا یەکێتی نیشتیمانی هەر ناوێ مەسەرەن بەپێی بەرکەوتەی هەڵبژاردن بەشداری بکە ینی لەسەد داوای لە سەدا چەندی پۆستەکان دەکات یەکێتی نیشتیمانی لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە تو هەڵدە خۆت بە شتانەوە هیلاک نەکەی بەڵێ بۆ یەکێتی نیشتیمانی لە ئەنجامی گفتوگەوە کوتمێشتی نیشتیمانی تەنها 21 کورسی نەیەکێت نیشتیمانی هێزێکی معنەوی و هێزێکی سیاسی گەورەیە بە علاقاتێکی فراوانی نێودەوڵەتی و بە هێزێکی سەربازی تۆکمە و لە شەڕەکانی ڕابردوو و ئەنجامەکانی هەڵبژاردن و چۆن هەڵبژاردن بووە و کەی هەڵبژاردن بۆ ئێمە ڕاستە ئەنجامەکانی هەڵبژاردنمان قبول کرد لە پێناو بەرژەوەندی گشتی بەڵام ئەمە نامانەوێت جارێکی بگەڕنەوە سەر مناقەشەکردنی مۆزوعی ئەنجامەکانی هەڵبژاردن بۆیە پێم وایە بەڕێوەبردننی ئەم وڵاتەوەم لە کەتە پێویستی بە هاوکاری هەموو لایەک هەیە و یەکێتی نیشتیمانی شەرتی نییە یەکێتی نیشتیمانی تەنها دەڵێ ڕێککەوین لەسەر بەپێی ئیستحقاقی کە هەمە بەپێی ئیستحقاقی سیاسی و تاریخی کە هەمە من دەبێ حسەیەکم هەبێ ئەو حسەیە سیمای شەراکەتی حەقی پێوە دیاربی ئەگەر تەنها بۆ ئەوبی مێزم پێ برازێنەوە لەسەر مێزەکە دانیشم هیچ قسەیەکم نەبی ڕێیەکم نەبی دەسەڵاتم نەبی جێپەنجەم دیار نەبی لە بڕیارەکان ئەوە ناکە شەراکات نایەکێتی بەوە ڕاز دەبینە پارتیژ نیازی ئەوەی هەیە لە گفتوگۆکانی کەمە کردوانەوە دەرناکەوێت هەڵوێستێکی وامان بەدینە کرد و هەستێکی واشمان نییە بەڵێ بەس سەبارەت بە مەسەرەی هەڵبژاردن ئەگەر مەسەرەن ئەگەر خەڵک بڵێ هەڵبژاردن ئەگەر نەکرێتە پێوەەر بۆچی هەڵبژاردن بکرێ مەسەرەن بەڕێزت باسی تاریخ و مەسەرەن جوگرافیا و پێگەی هێز دەکەی ینی دەبێ ئەوان هەموو لەبەر چاو بگرێن لە مەسەلەی پێکێنانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان من دنیاک احترام بۆ جەنابەتێ بەڵام پێم وایە ئاسنی سار دەکوتی ئێستا تو ئەوە تێگەم تو نیازی ئەوە تێ من ڕابکێشی بۆ پۆلێمیک ئێمە من دەڵێم هەڵبژاردن مهمە کورسیش مهمە بەڵام کورسی بە تەنێک کافی نییە تەنها کورسی جەمع کرد ئەوە دەکا عملیەیەکی ریاضی دەکا ماتماتیک بۆیە لە هێزی سیاسی تەجروبەمان هەیە ئێمە دنیاک تەجروبەی شەڕی داعشمان هەیە بێ کۆ شەڕی داعشمان کرد هەڵناتی تەجروبەی ئەومان هەیە کە حکوومەتی هەرێم ئەو کاتێک کە کێشە لەگەڵ گۆڕان دروست بوو ئەگەر یەکێتی سەحبی بکردبایەوە حکوومەت دەڕوخە وایە تەجروبەی ئەنجامەکانی هەڵبژاردنمان هەیە ئەگەر ڕێک نەکەوتبانە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕابگەێنی هەڵبژاردن جارێک کە دووبارە دەکرایەوە مەصرفێکی زۆر بشێوێکی زۆر اینێکی زۆر یعنی هێزی مەسئول ڕاستە بەعزێک زەرری خۆمان تەحمل کرد بەڵام پێمان وایە هەڵوێستێکی ڕاست و دروستمان دەربڕی سەبارەت بە دەرباسکردنی ئەو بارودۆخە ناهەموارەی کە ئێستا هەیە قەتعان ئەوە قبول ناکەم تۆ ئەو بەملی من دابینی کە گوایە من دەڵێم کورسی هیچ قیمەتی نییە نەخێر کورسی زۆر قیمەتی هەڵبژاردن زۆر قیمەتی هەیە بەڵام هاوپەیمانێتی بە ئیزافەی کورسی و هەڵبژاردن فاکتەری تریش هەیە ئیزافە دەکرێت بۆی ئەو فاکتەرانەی کەم بۆ مەژمار کردی دا 20 جاری کەس بپرسیەوە عینی وەڵامت دەدەمەوە من سپاس دەکەین زۆر باشە بەس سەبارەت بە پۆستەکان ئەو پۆستانەی کە یەکێتی نیشتیمانی داوایان دەکا یاخود خواستی ینی کام پۆستانن کە لە کابینی هێشتم یاخود زۆردا باز لەوەکە کە بۆچی یەکێتی نیشتیمانی مەسەلەن داوای سەرۆکی هەرێم یاخود سەرۆکی حکوومەت ناکات قاعیدەی زەهەبی لە مەسەلەی قاعدەی زەهەبی لە دنیا وایە تۆیان ئەکسەرێتی مطلقت هەیە بۆ خۆت حکوومەت تەشکیل دەکەی یا لایەنێک دعوت دەکەی دەرێوەرە لەگەڵم تەشکیلکە فلان پۆست و فلان پۆست دەدەمێ یان مادەم ئەکسەرێتی نییە ئەو بەبێ تۆ حکوومەتی پێ تەشکیل ناکرێ و هەموو لایەک دەبی پێکەوە هاوکاری کەن بۆ تەشکیلکردنی حکوومەت دەگفتوگۆ لەسەر ئەوە دەکەن کە چۆن دەتوانێت حیزبی یەکەم گەورەترین حیزب ئەتوانێت کاندیدی خۆی دەستنیشان بکە بۆ پێکەنانی حکوومەت
ئەو کاندیدەش لەلایەن پەرلەمان ڕادەسپێردرێ کە لە ماوەی مانگێکە حکومەت تەشکیل بکە سەرکەوت باشە سەر نەکەوت لیستی دووەم دێ ئەوە لەسەر بۆ پۆستەکانی نێوان حکوومەت کاندیەکەم کە هەڵی بژات دەبی لیستی دووەم حەقی دەستنیشانکردنی کاندیدی تری هەیە پۆستی دووەمی هەیە بۆ ئێمە ئەوەی کە ئێستا کە گرنگە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی چونکە کلیری دەستپێکردنی ئەم پرۆسەی تشکیلی حکوومەت ڕئیسی پەرلەمانە ئەگەر ڕئیسی پەرلەمان نەبی کۆبوونەوە ناتوانێت ئێستا بەواڵایی ناتوانێت تا قیامەت بمینێتەوە دەبێت کۆمەڵە دەست پێ بکە ئەو کاتە ئەوەی کاندیدی گەورەترین گروپی براوەیە لە هەڵبژاردنەکە ڕادەسپێردرێت کە حکوومەت تەشکیل بکە ئەوە بەڵام دەبی ئەو کاتەوە دەست پێ دەکە کە ئەگەلایەنەکان ڕێککەوتن کە سەرۆکی پەرلەمان بەرکام لا دەکەوێت تا ئێستا باس لەوە دەکرێت کە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی ئەم زانیاران دروستن کە داوای جێگیری سەرۆکی حکوومەت مەسەلەن کۆمەڵێک وەزارەت و سەرۆکی پەرلەمانیش دەکا هیچ داواکارێکی لەم شێوە پێشکەش کراوە؟ ناخێر نانە ئێمە باسی پۆستمان بەڕاستی نەکردووە پێمان وا بۆ گرنگە جارێ باسی مەبادی پێکەوەیشکردن و ئەو ڕێکەوتنامە سیاسیە بکەین وێڕای ئەوە لە کۆبنەوەی داهاتوو باسی ئەکیت ئەو پۆستانەش دەکەین شێوەی دابەشکردنی پۆستەکان لە هەمان کاتژە دەی بزانین چەند لایەن بەشداری دەکە خۆ هەر لایەنە بەشداری دەکە بە هینی خاڵی نابێت دەبی ئەویش پۆستی بەرکەوێت پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی پارتی دەبی هەوڵی ئەوە بدە کە لایەنەکان ڕازی بکە ئەوانەی بەشداری هەڵبژاردن دەکەن ئەوانەی بەشداری کابینە دەکەن بەڵێ بەس پێشتر قسەیەکە بوو لەسەر زیادکردنی جێگیری تر بۆ سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستانی یەکێتی نیشتیمانی بەوە ڕازی دەبێت دوو جێگیری هەبێت سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان ئەو مەوزوعات تەنها قسەی ڕۆژنامە و بەعزەک مەسئولین بە بۆ وروژاندن ئێمە شتێکی ڕەسمیمان جێمان لێ بووە نە باس کراوە لە هیچ کۆبوونەوەیەک بۆیە لەسەر ئەوە من ناتوانم هیچ تعلیقێک بدەم تەنها یەک جار تعلیقم داوتم وڵا دوو جێگر کەمە حەقەت چوار دابنێن چونکە ئێمە بیر لە تەرشیقی وەزارەت دەکەینەوە تەرشیقکردن یعنی کەمکردنەوەی ئۆرگان ئێمە دوو جێگر و سێ جێگر و چار جێگر دابنین لە جیاتی تەرشیق تەسخیمی دەکەین ناکرێ ئێمە بیر لە پاشەکەوت و اقتصاد و موچەی خەڵک و هیم بکەین و لامان کاتشە پارە تەخشان و پەخشانکەین بە ناوی جێگری دووەم و سێم و چارەم و پێنجم بەڵ یعنی ئێوە لە وەکو خۆتان لەگەڵەوە دانین کە جێگیر دابنرێت ئەو مەوزوعات نەپرسراوە لە ئێمە تا هەڵوەز وەرگین ئەو پێتم وەدوتم ئەم مەوزوعە تەرح نەکراوە ئەگەر تەرحی کرابێ تەنها لە ڕۆژنامەکان وەکو ئێستا جەنابەت بۆ وروژان باسی دەکەی ئەویش ئەووا بوو بەڵ ئەی سەبارەت بە مەسەلە زیندووکردنەوەی سەرۆکێرێم و جێگری سەرۆکێرێم کە پێشتر لە پشکی یەکێتی نیشتیمانی بووە ئەم جارش هەر لە پشکی یەکێتی نیشتیمانی دەبێت ئێمە مەسەلەی سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی هەرێم پێشتر لە کۆبوونەکانی ڕابردوو باسی سەرۆکی هەرێم لەگەی ئێمە نەکرێت تەنها لە کۆبوونەوەی دوایی نەبێ و ئەو مەوزوعی سەرۆکی هەرێم کەی هاتە سەر ئەوەی کە چکۆ پێویستی بە هەموارکردنی یاساکە هەیە پێویستی بە بیرکردنەوە لە مەوزوعی دەستور هەیە دەستوری هەرێم هەیە و پێشتر لەگەڵ ئێمە باز نەکراوە ئەو مەوزوعە و ئێمە نابێتە مشکلەیەکی گەورە بەڵام ئێمە پێمان خۆشە ورتر لەسەری قسە بکەین بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێم بۆ لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵات بەخێر بێتەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتری تاقی گە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون
کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک سعیدێک بگەرم و لای بەڕێز سەبارەت بە بەشداری لایەنەکان ئێوە پێتان باشە کەم حکوومەتە تەنها لە یەکێتی و پارتی پێک بێ یەخ و لایەنەکانی تریش بەشداری بکەن بۆ نمونە تا ئێستا گفتوگۆ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کراوە؟ کاک حەکیم ئێمە لە ڕابردوودا تەجروبەی حکوومەتی بنکەڕاوانمان هەیە، تەجروبەی حکوومەتی دوو حیزبیشمان هەیە پاش ئەوەی لایەنەکان لە نیوەی ڕێگا جیان هێشت. بۆیە من تەسەورەکەم ئەگەر هەرێک ئامەیان سەرکەوتوو باشە پێویستە ئەوە پیادەکرێت. ئێمە خۆمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ویتۆمان لەسەر هیچ لایەنێکی سیاسی نییە بەشداری بکە و پێمان باشە بەشداری پێکردنی هەر لایەنێک پێویستە لە ئەنجامی ڕێکەوتنێک بێت لەسەر بەرنامەی حکوومەت، ئەو بەرنامەی کە 4 ساڵ داهات و پێکەوە ئیش دەکەین بە تەواوی و ناکرێ مەسەن لایەنێک بەشداری حکوومەت بێت تیمی هاوبەشمان هەبێت لە حکوومەت لە پەرلەمان معارەزە بێ. دەبێت تیمی پەرلەمان و تیمی حکوومەت هەم ئاهەنگ بن، هاو سۆز بن. بەڵ ینی پێ دوای ئەگەر لایەنێک بەشداری بکە ناوێت پەرلەمانتارەکانیشی ڕەخنە بگرن لە حکوومەت، ینی تاوافقەکە لە سەراستی مەسەرەن لە سەراستی حکوومەت و پەرلەمان وەکو یەک بێت؟ مەوزوعەکە تەخفیف مەکە. من لە ناو حیزبەکەی خۆشم ڕەخنەدەگرم، لە کۆبوونەوەکانی خۆشم ڕەخنەدەگرم، کەس باسی ڕەخنەی نەکردێ، بەڵام ناتوانانی بسە سەرکەڵی داری و هینکە یاخیبی و خۆ چۆن هەیە چۆنە حیزبێک پێکەوە ئەگەر کابینێک پێکەوە قەراریدا لایەنەکەی تۆ قەراریدا معقولە لەگە حیزبەکەی خۆت بەحث نەکردەوە مۆزوعەت، چونکە ئەوە بۆ شێوە حکومڕانی نییە، ینی مەسلەی هاوپەیمانەتی ناگەێنی ئەو کاتە، مەسلەی تەشکیلی حکوومەت ناگەێنی، تۆ مەسلەی ڕەخنە جیاوازە، تۆ ڕەنگە لە ناو کابینێکی ڕەخنەت هەبێ، ڕەنگە ڕەخن لەسەر ئەدای ڕەفیقیشت هەبێ، ئەو لە هەیئەتێکیش دەبێ. ئەوە من 1001 جار ڕەخنەم لێ دەگیری ناو حیزبەکەی خۆم، من ڕەخنە ئەگرم، بەڵام ئەوە جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئێمە ئیدارەی بەرژەوەندەکانی هاوڵاتی دەکەین و هەوڵی ئەوە دەدەین هاوڵاتی تەحریزکەین لە حکوومەتەکەی کە من تێدا ئەندام ئەوە چنەوە هاوپەیمانێتێکە ئەگەر ئیشی من تەحریزکردنی هاوڵاتی بی لە دژی حکوومەتەکەی خۆم. ئەتو بڕۆ معارەزە بڕۆ ئۆپۆزیسیۆن لێ هاوڵاتی تەحریز کرد، کەس ڕێگەت ناگری، بەڵام کە توێ ناو حکوومەت ئیشت و تەحریزکردنی هاوڵاتی نییە، ئیشت و حکومڕانیە بەیەکەوە. بەڵێ بەس سەبارەت بەوەی ئەگەر یەکێتی نیشتیمانی شەراکەتی ڕاستەقینەی بۆ دروست نەکرا دەبێتەوە ئۆپۆزیسیۆن؟ ئەمە شتێکمان هەیە، سابقەیەکمان هەیە لەو مۆزوعە و من حیث المەبدا موافقەمان کردووە لەسەر مەوزوعی ئەو شەراکەتە و کاری لەسەر دەکەین. دوایی تەسەورت چییە؟ تۆ حەزەکەی هەرێمی کوردستان بتە دوو ئیدارە؟ پێ دوای ئەگەر یەکێتی بەشدار نەبێت پێکەوەی سەرتاسەری بەڵێ یەکێتی و پارتی یەکێتی و مانەوەی یەکێتی یا پارتی لە دەرەوەی حکوومەت یعنی دوو ئیدارە. بەڵێ بۆچی ینی بەو مانایە لێک بدرێتەوە؟ تو کەیف خۆتە حەزەکەی باوەڕمەکە، ئەمن لەسەر عەرز دیومە لەگەڵی ژیاوم و ئێستا کە لێرەم و تەجروبەی من ئاها دەڵێ
بەڵام ئەمڕۆ ئەندامێکی سەرکردایەتیەوە چاوپێکەوتێکی کردبوو لەگەڵ دەنگی ئەمریکا باسی لەوە کردبوو ئێمە گەر شەراکەتی ڕاستەقینەمان بۆ دروست نەکرێت دەبین بەشداری حکوومەت ناکەین و باز لەوەکە کەمە لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیش باس کراوە. تۆ لەگەڵ من وتەبێژیەکێتیم تۆ لەگە من قساکەی چیت کەس دەڵێ من ڕێیەدا هەرکە ڕێی لا ئێمە مەمنوع نییە. بەس ئێمە نابینی یەکێتی قەد ئۆپۆزیسیۆن بێت لە دەرەوەی حکوومەت بێت نابێت عملیان وەزعی ئێستای هەرێمی کوردستان ئەنجامەکانی هەڵبژاردن دابەشکردنی زۆنەکان پێمان دەڵێ کە بوونی هەریەکێک لەو دوو لایەنە سیاسیە لە دەرەوەی حکوومەت یعنی دوو ئیدارەی و ئێمە تا ئێستا نەمانتوانێت سەرکەوتوو بین لە کۆتایی پێهینانی سیمای دوو ئیدارەی باشە کە ئەگەر لایەنێک لە دەرەوەی حکوومەت ما و کاتە ئەوە هەر تەعزیز دەبی بەهێز دەبی ئەو سیمای دوو ئیدارەی و دەبێتە شتێکی حەقیقی. زۆر باشە بەس سەبارەت بە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی هەمان کاندیدەکانی ڕابردوو دەبن بۆ نمونە جێگری سەرۆکی حکوومەت کاک قوبات تاڵەبانی وەزیرەکان و بۆ سەرۆکی پەرلەمانیش چ قسەی لەبارەی کاندیدەکان ئەمە لەسەر هیچ جێچێک لە کاندیدەکان قسەمان نەکردووە کەسێک چکە بیستوانە جاروبار خەڵست تەلەڤیزیۆن دەرێ من کاندیدم هیچ کەس کاندید نییە هیچ کەس قسەی لەسەر نەکراوە هیچ کەس مسۆگەر نییە و ئەوانەی کە لە ئێستاوە قساکەن تەنها پێم وایە شتێک بێزەوقی تێدایە چاوەڕێ بکەن کە سەرکردایەتی مەکتەبی سیاسی هەن ئالیەتێکی تر کە پێویست بکە دەستنیشان دەکرێت بۆ یەکەلاکردنەوەی کاندیدەکان بە زووترین کات. بەڵێ ئەی تا چەندە و زانیانە ڕاستن کە باز لەوکێ لە دوایین کۆبوونەوە کە بەڕێزیشت بەشدار بووی ئێوە مەسەلە یەکلایکردنەوەی پارێزگاری کەرکووکتان بەستۆتەوە بە مەسەلەی پێکەنانی حکوومەت و داواتان لە پارتی کردووە کە بە زووی ئەم کێشەیە چارەسەر بکرێت هیچ داواکاری و زانیارێکی لەم شێوە ڕاستە؟ نا ئەوە بەو شێوە بەو شێوەی ئەوەی چونکە بەو شێوە نییە بەڵام پارێزگاری کەرکووک کێشەی بەغدا مەسلەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ناتوانین ئەگەر هاوپەیمانەتی و دۆستایەتی و ڕێکەوتنامەیەکی استراتیجیمان هەیە ناکرێت لەوێ لە شەڕ یەکتری بکەین و لێرەش هاوپەیمانەتی بکەین بۆیە پێویستە ئەم پێکهاتنی ئێرە ببتە ڕافعەیەک بۆ بەرزکردنەوەی هەموو ئەو کێشانە و تەجاوزکردنی تەنانەت مەسلەی چارەسەرکردنی بارودۆخی کەرکووک مەسلەیەکی ئەساسی و واقعیە بۆ ئێمە ئەوە پێویستی هەرچیز بە کۆتایی پێبێت چونکە بیرکردنەوە لە بێلایەنکردنی یەکێتی نیشتیمانی لە مەوزوعی پارێزگای کەرکووک مەسەلەیەکە کە واقعی نییە بەمەسلەیەکی نامەنتیقیە یەکێتی نیشتیمانی 150 دەنگەکانی کەرکووکی هێناوە لە پەرلەمانی عێراق ئەی خەڵک چەند دەنگ بێنێت تا بتوانی پارێزگاردا بنێ ئەوە پێم وایە بیرکردنەوە لە پارێزگارێکی بێلایەن بیرکردنەوە لە پارێزگارێک لە حیزبێکی تر وەکو ئەوە ئێمە بچین ئیدعا بکەین بڵێن پارێزگاری دهۆکمان دەوێت ئەوەش شتێکی نامەنتیقیە. بەڵێ پارتی هیچ وەڵامێکی بوو لە سەرەوەی هاوکاریەوە چکە بازەوە کە ئێستا زۆرنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بەڵێ پارتیش باسەکە ڕەنگە ئێمە بۆ چونمان جیاوازە یا شێوەی بیرکردنەوەمان جیاوازە یان پێشینەی ئەم کێشانەمان بەلاوە جیابیری لێ دەکەینەوە بەڵام خۆی دەبی لە پارێزگای کەرکووک لە سنووری ناوچەدا بڕاوەکان جاریە تەتبیعیش بکرێ و پارێزگار و دامەزراوەکانیش دابدرێت و ڕێک بخرێتەوە چونکە ئەو وەزعی ئێستا دەست پێکراوە لە کەرکووک دوای هاتنی داهەشت شعبی و پۆلیسی فیدرالی و هێزی سوپای عێراقی بۆ ناو کەرکووک و دەروبەری کەرکووک بە تایبەتی ئەوانەی کە ئەو بەرپرسیارانەی کە دائیرەکانی خۆیان جێژ وەکو بەڕێوەبەری زراعە و بەڕێوەبەری و لەژێر هەر ناوێک بی دەبووە بمینێنەوەوانە و جێگری پارێزگار خەریکە پرۆژی ڕووناک دەیەوێت ئیدامەی سیاسەتی تعریبی زمانی سەدام حوسێن بدە. بەڵێ بەس ئێوە تاکەی چاوەڕێی پارتی دەکەن ساڵێکم تەطبیعکرێەوە لە ئەمانکەوتە بۆچی لە بەغدا دەم کێشەیەک لا ناکەنەوە ناتوان لە مەسەلەن سەرۆک کۆمار یعنی لەسەر لەگەڵ یانە سیاسەکان لە بەغداد کێشەی پارێزگاری کەرکووک یەکلا بکەنەوە؟
نانا ئەو مەسەلەیەک نییە ئەو پەیوەندی بە نیزامی فیدرالی و بە ئەنجومەنی پارێزگاکانەوەیە ئەکید خۆتا قیامەت بەردەوام نابێ ئەو یەکلا دەبێتەوە بەڵام پێمان خۆشە حەلێکی کوردی هەبێ باشترە بەڵام لە حەلی دیکە ئێوە شکستان نەیناوە باز دەوەکە کە پێشتر مەسەن لەگەڵ تورکمانەکان لەگەڵ عەرەبەکان قسەتان هەبوو لەسەرم پرسە نەخێر نەمان بۆ قسەمان نەبووە بەڕاستی ئەو محاولەتانە بۆ دەکەی یعنی من بەخەبەرم یعنی ئەگە بتەوێ ئیسیفزاسکە ئەم ناگام لێە بەڵام من هیچ محاولەتێک نەبووە ئەو زانیاری دروست نین ئەو زانیاری جەنابەت دروست نین تێدەگەی زانیاریەکن بۆ ڕواندنی نیفاق ئەوە کارێکی خراپە ئێمە لەگەڵ هیچ لایەنێکی تری عێراقی تا ئێستا محاولەمان نەکردێ بەڵام ئەو معناوێنێ تا قیامەت دەمینێ ئێمە حەزمان لێ حەلێکی کوردی بێ قسەکەی من وازەحە بەڵام پێشتر کۆمەڵێک پەرلەمانتاری ئێوەش باسییان لەو کرد لە بەغداش خەریکن ئەندامی ئەنجومەن پارێزگای کەرکووک لە لیستی برایەتی یەکێتی نیشتیمانی لە بەرنامەکەی ئامادە بوو باسی کردووە کە لەگەڵ عەرەب و تورکمانەکان لە پەیوەندیدان بۆ چارەسەری ئەم کێشەیە بیرکردنەوە لە حەل بۆ کێشەی کەرکووک کارێکی باشە یعنی بەڵام هیچ شتێک نەکراوە لەو بارەیەوە بەڵام بیرکردنەوە مەمنوع نییە کاکە سوپاس دەکەم کاتمان کەمەوە سەبارەت بە سوپاسی جەناب شتێکین کە ماندووی و بەرنامەکەشمان درێژ بوو سەبارەت بە مەسەلەی پۆستی وەزارەتی داد یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەین وەزارەتی داد یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر وەرگرتنی پۆستی وەزارەتی داد لە کابینەی عادل عەبدولمەهدی بەڵێ یەکێتی نیشتیمانی بە 21 ئەندامی پەرلەمان مافی وەزارەتی هەیە لە حکوومەتی عادل عەبدولمەهدی چونکە ئەوانەی کە باسەکرێ مەسەلەی نقاط بۆ کەس نقاط مەطرح نەبووە ئێستا عادل عەبدولمەهدی بەڕێزیان ئەندامی هیچ حیزبێک نین یەک ئەندام پەرلەمانیشیان نییە نقاط لەکێ دینی بتە ڕێز وزەرە بەڵام بۆ بە ڕێز وزەرە لایەنەکانی تر لە حسەی خۆیان کەمیان نەکردەوە تا بڵێن عادل عەبدولمەهدییان کردو بە ڕێز وزەرە و تەنانەت برایانی پارتیش ئەوەی کە هەیەنە زۆر زیاترە ینی بە نقاط بە ئەوەندان بەرناکەوێت جێگری سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی پەرلەمان وەزیری مالیە وەزیری ئیسکان یعنی ئەوەندان بەرناکەوێت بۆیە من پێم وایە یەکێتی نیشتیمانی بە 21 ئەندام ئیستحقاقیەوە هەیە ئەندامێکێک لەو کابینەیە پۆستێکی هەبێ و ئێمە بەڵێ تا ئێستا 2-3 جار نیسابی قانونی تەواو نەکراوە شکستی هێناوە من پێم وایە بۆ کاک عادل عەبدولمەهدی بۆ لایەنەکانی تر مەفروزە ئەمە واضح بێ کە مەسەلەی الحەق یعلو وەلەم یعلا عەلەیه زۆر باشە بە سەبارەت بە کورسیەکان پێشتر باز دەکە ئێوە 18 کورسیتانەیە ئێستا کورسەکانی هاوپەیمانیش بوون بۆ کورسەکانی ئێوە وامە بووە بە خاڵ زیادکردن بۆ وەرگرتنی پۆست ئێمە حاڵی حازر بۆ دەنگدان 25 کورسیمان هەیە ئەگەر وەزارەتان پێنەدرێت چاڵوێستێکتان دەبێت یاخود زانیاریە بوو کە پێشتر ئێوە مەسەرن لە ڕێگەی سەرۆک کۆمارەوە خەریکی چارەسەری ئەم کێشێنی هەوڵێک درراوە لە ڕێگەی سەرۆک کۆمارەوە بۆ مسۆگەرکردنی وەزارەتە ئێمە هەموو ڕێگاکان تاقی دەکەینەوە بۆ ئەو کێشە چارەسەر بکەین ئێمە دژی سەرۆکی ئەنجومەنی وەزیران نین دۆستی ئێمە و کۆنیش دۆستمان بۆ قەدیمیش دۆستمانە و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازیین پێمان وایە حکوومەتی عێراق دەبێت بتە حکوومەتی هاوڵاتی بەڵام ئەو معنایەوە نیە ئێمە لە داکۆچکردن لە مافەکانی خۆمان ئەمە ئیستحقاقێکی ئینتیخابی یەکێتی نیشتیمانی کوردستان وازی لێ نایێنێ بۆ ئەوەی یعنی پێمان وایە ئەم مەوزوعێکی زۆر ئەوەش نییە یعنی زۆر داخوازێکی زیاد لە پێویست نییە بەڵێ بەس لەسەر مەسەلەی سەرۆک کۆمار پەیوەندیەکانی و یەکێتی پارتی ئالۆز بوو باز لەو دەکرێت کە تا ئێستاش پارتی ئامادە نیە مامەڵە لەگەڵ سەرۆک کۆمارێک بێت کە کووردە ئەم کێشەیە چارەسەر کراوە ئەم کێشەیە چارەسەر نەکراوە بەڵام ئەوە ئەکید زەمن چارەسەری دەکەوە ئێمە بەردەوام دەبین لە ڕێگای پێکینانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێخستنەوەی دام و دەستگاکانی هەرێم ئەکید ئەوە ژێشتێک لەو کێشان دەبی کە پێم وایە داوام ناکە زۆر بەڵێ پێشترێ و پارتی باستان لە 27 خاڵ دەکرد بۆ کابینەکەی نوێی حکوومەتی عێراق چەند خاڵ لەو خاڵانە لە کارنامەی حکوومەت جێکرانەوە هیچ داواکاریکی کورت جێبەجێ کراوە لەو کارنامەی کابینەی حکوومەتی عێراق
جارێ زوو ئەمە بکەوینە بەر محاسبەکردن هێشتا نیوەی وەزارەتەکەی تەکمیل نەبووە دوێنێ سێی تەکمیل بووە ئێستا 5 هێشتان ماوە من پێم وایە غەدرەکەین تا 100 ڕۆژێک 6 مانجێک لێی گەڕێن ئەوجا بکەوینە محاسبەکردنی خاڵەکانی جێبەجێ کردووە جێبەجێ نەکرد بەس کارنامەکەی نەنووسراوەتەوە ینی داواکارەکانی کوردی تێدا ڕەچاو کراوەکو کارنامەی حکوومەتەکە ئەو کارنامەی کە نووسراوەتەوە کارنامەی هەموو لایەک ئەو لە کارنامەیە ڕئیسی وزەرا ناینوەستەوە لە عێراق ئەو جارە کارنامەکە لایەنەکانی کە یەکێتی پارتی تیاری حکمە سائیرون فتح دەوڵەتی ڕیاسا ئەوانە کارنامەکە ئەنووسنەوە بەڵێ زۆر باشە دەمەوێت ڕووداوێکی گرنگ سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان چۆن لی دەڕوان پێ دوایە کاریگەری دەبێت لەسەر ڕۆژاو و لەسەر هەرێمی کوردستانیش ئەم پرسە بە کورتی بێ سپاس دەکەین ئەمە کارێکی خراپە من نازانم بەس لە ئێستاوە من نابینم سەرکەوتو بێت دقیق نازانم یعنی هێشتا نەکشانەوە هێزەکان و ئەو هێزانە ئەکیت عیلاجێکی دەبی بکرێ جینا ئەوە وەکو نێچیرێکی هین حاضر ناخرێتە بەردەمی شاڵاوی لایەنەکانی تر من پێم وایە ئەم مەوزوعە بەو شێوە نابێت کە ئێستا خەریکە لە هۆکانی ڕاگەاندن جێگای خۆی دەکاتەوە من وەکو جەنابەت جێم لە هۆکانی ڕاگەاندن و بە شێوەیەکی زۆر قێزەون باسەکرێ زانیاریەکانی من تا ئێستا ئەوە پشتڕاز ناکاتەوە کە ئەمە کشانەوەیکی یەکجاریە و ئیجازەتدانە بە لایەنەکانی ڕکابەر کە بە ئارەزوی خۆیان بێنە پێش بەڵێ زۆر سوپاس بۆ بەرز سعیدی ئەحمەد پیرەن بەڵام ئەوە پێویستە ئێمە تا بەیانیش چاوەڕێکەکەم زانین بەڵێ زۆر سوپاس بۆ بەرز سعیدی ئەحمەد پیرەن وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مامی سوپاس بۆ بەڕێستە سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ